ساڵتان لەبێ جێگری سەرۆکوەزیرانی عێراق بۆ کاروباری ئابووری ڕایگەیان حکوومەتی ئیتیحادی پرۆژەیەکی بۆ گۆڕینی کۆبوونی خۆراک بە جۆرێکی ترینەوە زیرەک خستۆتە ڕوو تاچیدی کردەوە کۆبوونەوەیەکە سەرجەم وڵاتیان دەگرێتەوە تەنانەت ئەو کەسانەش کە لەبەر چەند هۆکارێک کۆبوونە کۆنەکانیان پێنەدرابوو لە لێدوانێکدا بۆ ڕۆژنامەی سەباحی ڕۆژنووری شاوێز ئاماژەی بۆ کردووە کە حکوومەتی ئیتیحادی گرنگی تایبەت بە چارەسەری ئەو کێشەیە و ئەو بربەستانەدات کە دێنە بەردەم پرۆسەی دابەشکردنی مادە خۆراکیەکان با وڵاتیان وتی شیکارەکانی ساڵان لە ڕابردوو لەو بارەوە سست بوون و وەک پێویست نەبوون هەروەها خزانەکانیش ڕۆبەڕووی چەندین ناڕەحەتی بوونەوە لە پێناو بەدەستێنانی مادە خۆراکیەکان و دابینکردنی یاسایشی خۆراک بۆیان. با پێنجەمە سەرەتایەکانی هەڵبژۆرنە سەرۆکایەتیەکەی ئێران حەسان ڕۆحانی کاندیدی رەوپەرمخواز زۆرینەی دەنگەکانی بەدەستێناوە کەوتۆتە پێش 5 کاندیدەکەی تر حسێن عەلی نووری بەڕێوەبەری گشتی هەڵبژۆرنەکانی ئێران نێترین ئەنجامە سەرەتایەکانی هەڵبژۆرنەکەی بڵاو کردەوە ڕایگەیاند لە ئەنجامی جیاکردنەوەی 12 ملیۆن و 91 دەنگ حەسان ڕۆحانی توانیوێتی 6 ملیۆن و 49 دەنگ بەدەستبێنەوە هەروەها نزیکترین ڕکابە لە ڕۆحانیەوە محەممەد باقر قالیبافە کە تەنها 1 ملیۆن و 844 دەنگی بەدەستێناوە. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە دووری زانی ناوچەیەکی دژەفڕین لە سووریا بە مەبەستی یارمەتیدانی هێزەکانی ئۆپۆزیسیۆن بسەپێنرێت تاکیدیشی کردەوە سەپاندنی ناوچەکە لە جۆرانەیە لە لیبیا ڕوویدا و قولستر و مەترسیدار دەبێت. بێن ڕۆتس یاریدەدەری ڕاوێژکاری یاسایشی نەتەوەی ئەمریکا ڕایگەیاند بەهای خەرجی سەپاندنی ناوچەیەک لەو شێوەیە زۆرە هەروەها مەترسیەکانیشی لەوەی بەر لە 2 ساڵ لە لیبیا ڕوویدا زیاتر دەبێت. لە کۆبنەوەیەکدا کە لەلایەن ئەنجومەنی هەماهەنگی ئیسلامی جیهانی کە لە شاری قایرە لە میسر بەڕێوە چوونێنەری 76 کۆمەڵە و ڕێکخراوی ئیسلامی داوایان کرد بە گیان و پارە و چەک پشتگیری لەگەلی سووریا بکرێت تا لە دەست ڕژێمی تایەفی خوێناوی بە 600 ڕزگاریان بێت. لە بەیاننامەیەکدا زانانی ئەنجومەکە دەسوەردانی ئێران و حیزبوڵایان لە سووریا بە جەنگی کێشکرا دەست بە ئیسلام و سەرجەم مسڵمانانی جیهان لە عەقەڵەندا داواشیان لە شەڕژگێڕانی سووریا کرد بەرژەوەندی گشتی لە بەرچاو بگرن لە جیاوازی تایبی خۆیان بەدوور بگرن. بەرەبەیانی ئەمڕۆ شەڕ و پێکدان لە نێوان گروپێکی چەکدار و هێزێکی تایبەتی سەرباز سوپای لیبیا شاری بەنغازی ڕوویدا کە بەهۆیەوە 3 سەربازی سوپا کوژان و سوپا سەلاری ئەو تەژۆشداریدا لە ئەگەری ڕوودانی پێکدانی تری خوێناوی لە شارەکەدا. ئێوە ساڵم قونێندی ئاماژەی بۆ کرد کە ژمارەیەک چەکداری دشت بە یاسا ئەو کاریان ئەنجامداوە و داواشیان لە ڕیشسپی و کەسایەتە نەسراوەکانی شاری بەنغازی کێراوڵەکانیان بۆ ڕێگریکردن لە دووبارەبوونەوەی ڕووداوی هاوشێوە بخەنەکان هەر شاد بن.